سەردانی ئیداری گەرمیان و هەروەها بەڕێوەبەتی گشتی کشت و کاڵمان کرد بۆ ئەوەی لە نزیکەوە بە دوواداچوون بکەین بۆ ئەو کێشە و گیر و گرفتانێکەوە ڕوبەڕووی چەند گوندێک بۆتەوە ئیتر بەداخەوە بەهۆی هەچ شتێکەوە هەبێ بەهۆی ئەو زوڵم و زۆرەی زمانی حیزبی بەعسەوە بێ بەهۆی هەر کێشەیەکی دوژمنە یەک لە دوایەکانی میلەتەکەمان بوو بێت ئێستا کۆمەڵێ مەشاکلی کشت و کاڵی ماوەتەوانێت کە ڕوبەڕووی ئیدارەی گەرمیان بۆتەوانێ و لەگەڵ بەڕێوەبەتی گشتی کشت و کاڵ دیارە لیژنەی باڵا بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە دیارە هەوڵی زۆریان داوە ئەوانە ئێمەش ئەمڕۆ بە دوواداچوونەکەمان بۆ ئەوە بوو و لە نزیکەوە گفتوگۆمان کردووە بۆ ئومێدین کە ئینشەڵا بگەینە چارەسەرێکی گونجاو کە لە بەرژەوەندی تەواوی جوتیارانی ناوچەکەەوە لە بەرژەوەندی تەواوی گوندەکان بێت و هەروەها سەردانەکەمان دیارە هەر بۆ ئامانجەش بووە کە سەردانی زەی سیروانمان کردووە کە ئەو زەی دێتە خوارەوە کۆمەڵی غەسالە و شت کە ئێستا تەجاوزی زۆریان کردوتە ناوزێکە و سروشتی ناوچەکەیان تێکداوە کە ئەو سروشتە زیاتر گونجاوە بۆ باڕاستی بۆ گەشتیاری نەک بۆ ئەوەی کە سروشتەکە لە ڕووی ئاوەکەەوە لە ڕووی ڕێڕەوی ئاوەکەشتەنها لە زۆر شوێندا گۆڕدراوە ئەوانە سەردانی ئەو شوێنانەشمان کردووە بۆ ئومێدین کە لە ئایندەدا لیژنەیەک پێک بهێندرێت و بتواندرێت چارەسەری ئەو بابەتەش بکوەوە نتمان هەیە ئێمە سەردانی ئەلوەی کەلاریش بکەین سەردانی ئەلوەکەش بکەین بۆی بزانین لە نزیکەوە کێشە و گرفتەکانیان چییە؟ ئێمە پشتیوانی یەکەین لە زووتیارانی ناوچەی گەرمیان و کوردستان لەبەرەوە زووتیاران هەمیشە پاڵپشتی شۆڕشە لە یەک لە دوای یەکەکانی میلەتەکەمان بوون دەتوانین بڵین پایی گەورە و بەهێزی میلەتەکەی ئێمە لە ڕۆژە سەختەکاندا زووتیاران و گوندەکان بوون بۆیە ئێمە بە هەموو شێوەیەک وەکو لیژنەکەی خۆمان پشتیوانی لە داواکانیان دەکەین و پشتیوانی لەوە دەکەین کێشەکانیان چارەسەر بکرێت و هەموو ئەو مافانەی کە لیان زەوت کراوە لە سەردەمانی ڕابردوودا مافەکانی خۆیان بۆ بگەڕێتەوە گوندەکان ئێمە دیارە تەبعەن بیزاد ڕۆستەی شامار و ڕێڵە و ئەوانە هەندێک مەشاکلیان هەیە ئەوانە مەشاکلەکان میرقاسم و میرقاسم ئەمانە هەندێک مەشاکل وشتەکانیان چەندین کۆنووس کراوە لەسەر بابەت و چارەسەری کێشەکانیان بەڵام دیارە ناکۆچی ماوە لەسەر هەندێک خاڵی بچووک ئێمە ئومێدمان وایە کە هەوڵ بدەینیان چارەسەری ئەو کێشانەش بکرێ لەبەرەوە هەر کێشەیەک ئەگەر هەردوو گلاپابەن نەبن پێوەی بە تەچید ئەم کێشەیە لەوانەیە بە چارەسەر ساب نەکرێت و ئانە بۆیە ئێمە دەبێت هەوڵ بدەین ینی چارەسەرەکە لە ئاسی پێویست بێ و هەروەها عەدالەت پێی ڕەو بکرێت لە نێوانی گوندەکاندا و لە نێوانی جوتیارەکاندا لە هەر کێشە و گرفتێک کە ڕوبەڕووی کەم ئاوی بێتەوە بۆ هەرێمی کوردستان ئەبێت ئێمە پلانمان بووی هەبێ بە شێوەیەک لە شێوەکان توانین چارەسەری بکەین وانە ئەمە بەڵێ وایە ڕەوایە بەڵام لەمان کاتیشە ئێمەش وەکو هەرێمی کوردستان دیارە زیاتر لە 30 بەندا و ئێستاکانە ینی هەموو دیزاین و هەموو شتێکی بۆ تەواو کراوە وەربها بەشێکیان لە جێبەجێکردندان وەگوێمە سەردانی با بڵین بەنداوی دێوانەمان کرد لە دەربەندیخان هەر بڵین دوێنێ بەخۆشحاڵی و ئەو بەنداوە ئێستا ئامادەی بەوەی ئاوی تێ بکرێت و هەندێک کێشەی هەیە وەکو هەندێک کێشەی زێرابی ناو کەلار و ئەوانە دانوێ ڕێڕەوی ئەو بابلین زێرابشتانش تەواو بکەن کە ئەمە گرنگە ئێمە پێمان وایە دەبێت بەڕاستی ئەم ئاوەی ئێمە کە هەمانە لە زستاناندا ینی کە ئاوێکی زۆر و باراناوێکی زۆر هەیە لە ناوچەی ئێمەدا هەوڵ بدەینم ئەوانە بە فیڕۆ نەچێ ئەوش بە دروستکردنی چەندین بەنداوی ترە ئەبێت ئێمە لە ناو خاچی خۆماندا پشت بە بەنداوی خۆمان ببەستین بۆ ئەوەی پێویستیمان بەیس کەسێکی تر نەبێ هەر چەندە ینی لە ڕووی ڕێکەوتنە نێو دەوڵەتەکان هیچ دەوڵەتێک ناتوانێت دیانی بەڕاستی ئاوی و سەرچاوی ئاوی وڵاتێکی کە یانی شوێنێکی ترتێک بگرێتەوانێ و ینی بە شێوەیەک لە شێوەکان زەرر لە جیدانەکەی بداتوانەکە ئەمە حەقێکی ڕەوای ئێمەیەکە ئێران یا تورکیا یاخود هەر شوێنێکی کە بەرامبەر بە ئێمە بیکا ئێمە ژوەرەقەی زەختمان ئەبێت بۆ وەڵاممان ئەبێت بۆیان بە شێوەیەک لە شێوەکان لەبەر ئەوە ئێمە بۆ ئومێدەین ئەم کە ئەمانە ڕوونەدەن و هەروەها ئێمە وەک باسمان کرد سەرچاوی ئاو بۆ ئێمە ئەم هەرێمەی ئێمە زۆر گونجاوە بۆ کۆکردنەوەی ئاو لە چوارچەوەی بەنداوی بچووکدا کە کولفەکەشی زۆر کەمە